هەر لەسەر ئەم پرسە و هێرشکردنە سەر کۆرمۆر وێزگەی کارەباش کە لەو کاتەیە ئیتر گرفتی بۆ کارەبای هەوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کرد لەگەڵ پسپۆڕێکی وزە لە هەولێر گفتوگۆ ئەەکەم کە دکتۆر گۆڤەند شێروانی لەگەڵمان ئەبێت. سپاس دەکەین دکتۆر کە ئامادەی لەگەڵمانە. سەبارەت بە ئامانجگرتنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان زیاتر گفتوگۆ ئەەکەین. بۆچی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج؟ سلااوەڕێزی بۆ کەناڵی کوردستان 24 و بینەرانی عزیز. ئەم هێرشەی کە شەوی 25 ئەنجامدرا لەیان درۆنێکی بۆمبڕێژکراو لەسەر چێلگەی کۆرمۆر گازی سروشتی لە هەمان کات هێرشتر هەبوو لە هەمان کات لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. ئەو هێرشە لەسەر ئەم چێلگەی گازی کۆرمۆر بە بۆچوونی من تەواوکەری هێرشەکانی ترە لەسەر ژێرخان و ئابووری و گەشەسەندنی ئابووری کوردستانە. پێشتر وەک بەڕێستە ناگەدارن ساڵی پار لەم کاتە مانجی 6 و پێشتریش چەندین جار هێرشکرا سەر ئەم چێلگەیە، وەرەوە چەندین جار هێرشکرا سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند بازرگانێکی ناوداری هەرێمی کوردستان. واتە بۆچوونی من ئەمە ئامانجەکانی وەک دیارەوە ڕوخاندن و زیانگەیاندن بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە. باشە، کێن ئەوانەی کە دەیانەوێت دەست بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ببن؟ جگە لەوەی کە باسمان کرد بچینی من ئەم هێرشە جۆرە پەیامێکی سیاسیشە لە هەمان کاتەوە، چونکە لە هەمان کات دوو پارێزگای هەرێمی کوردستان کرا بە ئامانج، هەم هەولێر هەم سلێمانی. واتە ئەوان بەبێ جیاوازی تەعامل لەگەڵ هەرێم دەکەن و دژایەتێکی بەرچاوی هەرێمی کوردستان دەکەن و هەروەک پێشتر لە تحقیقات باسکراوە ئەم لایەنە سەربە لایەنشنی کە دوورن لە کۆنتترۆڵی حکوومەتی عێراقی و لەوانەیە سەربەلانێکی ئەقلیمیە وڵاتێکی دراوسەیە کە بە پێ ئەجندای دەرەکی کار دەکەن و ئەو کار دەکەن نەک کاردانە و لەسەر ئابووری هەرێمی کوردستانە بەڵکو لەسەر کاردانەی تەواوی ئابووری عێراقیشە، چونکە ئەم شێلگەیە ئێستا بەشێک لە شارەکانی پارێزگای کەرکووک سوودی لەوەردەگرێت بۆ وەرگرتنی کارەبا، وەرەوە احتیمال مەجال هەبوو تەرفەت هەبوو لە ئایندە ئەگەر هەمانجێکی زیاتر بکرێ ناوچەی تریشی عێراق سوود وەرگری لەم چێلگەیە کە ئەمڕۆ ڕۆژانە 500 ملیۆن پێ ئینتاج دەکە، بەڵام دەرفەت هەیە لە ئایندە زۆر زیاتر بکرێ و لایەنێکی زیاتر ناوچەی زیاتر استفادە لێ بکەن. بەڵام وا دیارە ئەم هێرشانە مەبەستیانەوەیە پەرەپێدان لەم چێلگەیە بوەستێ و کەمترین سوود لێ وەرگێ و عێراق بەردەوام بی لە هاوردەکردنی گاز سروشتی لە وڵاتانی دراوسەیە وەک ئێران. باشە دکتۆر، هەر کات باس لە فراوانکردنی کێڵگەی غازی کۆرمۆر ئەکرێت لەلایەن کۆمپانیای داناغازەوە دەبینین هێرش دەکرێتە سەری و لە هەمان کاتیشە ئاماژەتان کرد کە هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی هەولێر بە بیانووی ئەوەی کە لەوێ هێزی هاوپەیمانان هەن. ئەی باشە لە کۆرمۆر چی هەیە؟ هێزی هاوپەیمانان هەیە لەوێ؟ بزەبتەوە هایە خۆی چێلگەی کۆرمۆر بنکەیەکی ئابووری پیشسازیە و لە پلانی هەرێمی کوردستانە ئەم چێلگەیە پەڕێ پێدەن و ئەنتاجەکەی زیادکردن تاکو و سەرجەم وێزگە گەورەکانی کارەبا لە هەرێمی کوردستان بە گاز سروشتی کار بکەن. ئەو کاتەی بڕی ئەم بەرهمهێنانی کارەبا زیاتر دەبی و جۆری ئەم کارەبا باشتر دەبی و زیانەکانی بە ژینگە زۆر کەمترە لەوەی کە گازۆیل بەکاردێتن. ئەمە پلانی هەرێمی کوردستانە، بەڵام لە ئایندەش ئەگەر زیاتر بوو لەم پێویستە دەکرێت بە هەمانجی لەگەڵ عێراق زیاتر سوودی لێ وەربگرێ. باش دکتۆر، ئەوەی کە دێتە پێشەوە لێرا بێ کە باس لە فراوانکردنی کاری کێڵگەکە ئەەکەین، ئایا لەم کاتەیە هەرێمی کوردستان لەکوێی وزەیە لە جیهانە؟ واتە هاوکێشەکەی لەکوێیە؟ لە ماوەی 2-3 ساڵی داهاتوو وەک سەخت دەکرێتەوە لەسەر دابینکردنی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان وەک باسمان کرد چێلگەکانی کارەبا و ئەگەر هەمانجێش باش بکرد لەگەر عێراقیش بە خۆشی یەدەگەجی زەبەلاحی گاز سروشتی هەیە دەگاتە نزیکەی 132 تریلیۆن پێ گاز. ئەگەر هەمانجێش باش بکرێت لە ئایندەش نێزیک عێراق پلانی وایە لە ماوەی 3 ساڵ بگاتە مەرحەلەیەک کە
تەواوی پێداویستی خۆیتەوە پڕکاتەوە لە گاز سروشتی واتە بەهمانجی لەگەڵ هەرێم لە ماوەی 3 ساڵدا ڕەنگە بگەنە قۆناغێک بتوانرێت ئەم گاز سروشتی هەناردەی بازارەکانی دەرەوە بکرێت بە تایبەت بازارەکانی ئۆروپا کە ئێستا نرخی گاز سروشتی 300 و 400 جار زیاد بووە لە ساڵانی 2020ەوە واتە دەبتە سەرچاوەی باش بۆ ئابووری عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. باشە یعنی جگەل لە هەرێمی کوردستان کاتێککە هێرش دەکرێتە سەر با بڵین کۆمپانیایەکی لەم شێوەیە وێزگەیەکی گازی لەم شێوەیە هێرش ئەم هێرشانە زیان بە شوێنی دیکەشەگەێنێت؟ بەتەکید ئێستا ئەوەی کە باسمان کرد لە میدیاکانەوە سەرجەم وڵاتانی جیهان ئیدانەی ئەم هێرشیان کرد چونکە ئەمە نەک تەسیر لە ئابووری هەرێم و عێراق دەکا بەڵکو ڕنگدانەوەی لەسەر سەرجەم بازارەکانی وزەی جیهان دەکا هەر ئەمڕۆ لەسەر ئەم خەبەرانە نرخی نەوت و گاز بەرز بووە چونکە ئەم ناوچەیە وا دیارە بەرەبەرە بە تایبەت ئەو جەنگەی کە لە غەزە ڕووی داوە و ئەو جەنگەی کە لە رووسیا ڕووی داوە لە شپاتی 2022ەوە ئەموو کاردانەوەی کرد لەسەر بازارەکانی وزەی جیهان و لەو کاتەوە ناسەقامگیری ڕوودەدا لەو بازارەکان و هەر ڕووداوێک ڕوودا لەم هەرێمە بە عێراقەوە بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە کاردانەوەی ڕاستەوە خۆ دەبێت لەسەر بازارەکانی جیهان بۆیە وڵاتانی ئەوانەی کە ئەتیمادیان لەسەر وزەیە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زۆر بە ڕوونی تەماشای ئەم مۆزعانە دەکەن و بە دوواداچوون دەکەن و پێیان خۆش نییە هەر ناسەقامگیر ڕوودا بە تایبەت لەو ناوچارەی بەرهەمهێنەری نەوت و گازن. باشە دکتۆر لە کاتێکدا کە عێراق بۆ دەسەبەرکردنی وزە پەنا بۆ وڵاتان دەبات بوونی ئەم شێوە هێرشکردان و پەلاماردانە چ زیانێک بە کەرتی وزەی عێراقیش دەگەێنێت؟ خۆی زیانەکەی پێشتر بەسەر سیادەی عێراقا چونکە لایەنێکی کە لە دەرەوەی یاسایە و هێرش دەکاتەوە سەر ئەم دامەزراوە ئابوووریەکان وەک فڕۆکەخانە و چێلگەی گاز و بازرگانانی ناوداری هەرێمەکە ئەمە تەحەداکی بەرچاوە بۆ سیادە و دەسەڵاتی حکوومەتی عێراقی فیدراڵە کە ئەو بەرپرسە لە پاراستنی هەم ئەو شوێنانەی کە باسمان کردەوە. بەڵام لە هەمان کات ئێمە باگەر بێنە سەر گاز سروشتی ئێستا عێراق ئەو 2 ساڵە دەست پێ کرد بە احتیمامی پێداتن لە جەولاتی تەراخیز بە ناوی 5 و 6 دەستیان پێکرد بە تەرکیز لەسەر غاز بەڵام پێشتریش و تا ئێستاش عێراق ساڵانە 7 ملیارد پێی سێجار لە گاز سروشتی دەستێنێت لە کاتێکدا بە خۆی هاوردەی گاز سروشتی دەکە لە ئیران هاوردەی کارەبا دەکە لە ئیران و ساڵانە 2 تا 3 میلیارد دلار خرج دەکاتەوە لەم بابەتە. ئەگەر هاتوو ئەم پەرەپێدان بە پرۆژەکانی عێراق بدرێت لە سوود وەرگرتن لە گازی هاوڵی نەوت و سوودگرتن لە گازی ئازاد و هەماهەنگی لەگەڵ ئەم چێلگانی هەرێمی کوردستان لە ماوەی کەمتر لە 3 ساڵ دەگەنە کاتێک پێویستیان بە هیچ جۆرە هاور دەکەن نابێتن و دەگەنە قۆناغی هەناردەکردنی ئەم سامانە بۆ دەرەوە وەجێ ئاماژەیە گاز سروشتی یەکەم جێگرەوەی نەوتە لە دوای تەواوبوون نەوت لە سەرجەم چێلگەکانی جیهان واتە دەبتە ژمارە 1 بۆ زامنکردنی وزە لەسەر ئاستی جیهان و سوودی تریشی هەیە جگە لە وەک سوودە کلۆمەشینە بەڵکو بۆ پیشسازی پیترۆکیمیاییات بۆ ئیشپێکردنی وزگەکانی کارەبا وەرەوە بۆ ئیشپێکردنی سەرجەم مەشینەکانی کە لە پیشرازی هەیە. باشە دکتۆر لەسەر ئاستی جیهان سەرکۆنەی ئەم هێرشەکرا ئەو لایەنانەی کە ئەم هێرشیان سەرکۆنە کرد چۆن ئەتوانن ئەو پێگانە یاخود ئەو شوێنە گرنگانە پارێزگاری لێ بکەن؟ کاریگەریان چی ئەبێت لە سەرکۆنەکردن؟ پیشسازی وزە هەستیارە لەسەر ئاستی جیهان بە تایبەت لەو ناوچەیە وەک کە باسمان کرد ئەم جەنگەی کە ڕوودا لە غەزە و خەریکە دیار بەرەبەرە دەبتە جەنگێکی هەرێمی و کاردانەوەی ڕوودا و ئەستەبڵاو بۆ دەریای سوور و دەریای خەلیجی عومان و بەحری عەرەب و ناوچەکانی عێراق و سوورش کران نامانج ئەمە هەموو کاردانەوەی ئەم جەنگەیە کە لە غەزە ڕوویداوە وڵاتانی جیهان بە تایبەت وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئێستا فشار دەخەرن سەر هەموو لایەنەکان تاکو ئەم جەنگە بڵاو نەبیتەوە تەنها لە کەرتی غەزە ببینێتن چونکە کاردانەوەکەی تەسیراتێکی زۆر نەرینی دەبی لەسەر ئابووری جیهان و تایبەت ئابووری وزە ئێستا بیستومان ئەم جەنگەی کە لە دەریای سوور ڕدا وای لێ کرد سەرجەم باهەڵگرەکانی
تجاری و هەبار هەڵگری نەوت و گاز ڕێگاکای خوان دەگۆڕن بەرگایکی دوورتر واتە کولفەی گواستنەوە کولفەی تەمین هەموو زیاتر دەبی وا دەکاتن لە ئەنجامدا و نرخی نەوت و گاز زۆر بەرز بیتەوە ئەمەش کاردەنەوەکی سلبی دەبی لەسەر ئابووری جیهان وەرەوها لە هەمان کات ئەو وڵاتانەی بەرهەمێنەری نەوت و گاز ئەوانی زەرمەند دەبن چونکە ناچار دەبن بە دۆزینی مشتری تر لە وڵاتانی تر لە ئاسیا نەک لە بازارەکانی ئەوروپا و ئەمریکا. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆڕی وزە لە هەولێرەوە میوانمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی.